بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرە عەزیز و خۆشەویستەکانی کەناڵی پێیام. خۆمان بە بەختۆر دەزانین کە جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی میهری ڕەمەزان هاتین و خزمەتان دەخوازین کە ئەم شەوی سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەیسود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. زۆر سپاس دانیار. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش، تەندروست باش و ئاسوودە و کامەران بن، تاعات و عیبادەتتان قبوڵ. بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە لە میهری ڕەمەزان لەگەڵتانە بین وێ دەکەین بڕگە و بابەتەکانی ئەم شەویشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت و یاددارین تا کۆتایی پرۆگرامیش لەگەڵمان بمێننەوە. بەڵازان ئەم شەویش بابەتێکمان بۆ دیاریکردون کە باسکردنە لەسەر کارە ناپەسەندەکان چین کە لە مانگی ڕەمەزاندا ئەنجام دەدرێت وەروەها بزانین چۆن خۆمان بپارێزین لەو کارە ناپەسەندانەوە چۆن بە ئاگا بینەوە لەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەتایبەت لەم دەشەوەی ئاخیرە کە خۆمان بپارێزین لەو کارە ناپەسەندانەوە بزانین کار ناپەسەندەکان چین و چ هۆکارێک پاڵمان پێوە دەنێت کە کاری ناپەسەند ئەنجام بدەین یاخودەوەی کە زۆر جار دڵی کەسێکی بەرامبەرمان ئادوس بکەین. کۆمەڵێک بابەتەیە کە لە ژیانماندا گرنگە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە تایبەتی تر ئەنجامی نەدەین گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین. لەگەڵیشیدا کۆمەڵێک بڕگە و بابەت وەکو هەمیشە بۆمان ئامادە کردوون دەخوازین کە سەرجەمیان جێگووی سود و ڕەزامەندی و عەزیز بێت. بەڵایستان دەستپێکیش دەچینە لای بڕگەی یەکەممان کە ئەویش بڕگەی پرسیار و وەڵامە چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانیەوە دەکەین بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بین ئێمە پرسیارە ڕاستیەوە دەکەین بۆ هیوایەوەش وەڵامی دروستان لا هەبێت و بۆ ئەوی بتوانین بە باشی گفتوگۆ لەگەڵ یەکتر بکەین وێ دەکەین ئەو بە ڕێزانەی تەلەفۆن بۆ ئێمە دەکەن دەنگی تەلەڤزیۆنەکانیان تەواو کەمکەنەوە بۆی ڕاستەوخۆ لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە گفتوگۆ بکەین. یەکەمین پەیوەندیشمان دەچینە لای کاگە هێمن ناسێح لە سلێمانی و لەگەڵمانە. کاگێ من سڵاوی خوات لێبێ. سڵاوی خوای گەورە لێوەش. زۆر سپاس. کاگێ من پرسیارەکەت بۆ دەخوێنینەوە لە کام سوورەتی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هێنراوە؟ لە کام سوورەتی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هێنراوە؟ بەڵێ. یعنی ناوی سوورەتەکە لە سوورەتێکی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی ناوی بەدراتەوە. سوورەتەکەمان پێ بڵێ لە چ سوورەتێکە ناوی جەنگی بەدر هێنراوە یعنی جەنگی بەدر لەو سوورەتەیە باس کراوە؟ بەڵێ سوورەتی ئەنفال. سوورەتی ئەنفال. دڵنیایت؟ بەڵێ. زۆر باشە. زۆر سپاس بۆ کاگێ من لە سلێمانیەوە لەگەڵمانە. وەڵێ چینە لای پەیوەندیەکی تر خاتوڤیانمان لەگەڵە. خاتوڤیان سڵاوی خوات لێبێ. خاتوڤیان گوێت لە دەنگی ئێمەیە؟ وەڵە دیارە پەیوەندیەکەمان پچڕا لەگەڵ خاتوڤیان یان گوێی لە دەنگی ئەمە نیە چونکە دەنگی ئەو ناگاتە لای ئێمە. پەیوەندی ترمان هەیە دانیار؟ من جارە پەیوەندی دیکەمانی بەڵام پرسیارەکە دووبارە دەخوێنینەوە. لە کام سوورەتی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هێنراوە؟ واتە ئەو سوورەتە ناوی چییە کە باسی لە جەنگی بەدر کردووە؟ بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر لە دهۆکەوە. سەیدا سەقار جوندیمان لەگەڵە لە دهۆکەوە. سەیدا شەو باش. ئەلۆ سەلام عەلەیکوم و شەو باش. وعەلەیکوم ئەسسەلام و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. گەلێک سوپاس. چۆنی باشی مامۆستاگیان؟ زۆر سپاس سەیدا سەقار. گەلێک سوپاس. چاوی ماش دەکەم برای منی. بەڕێزی سەیداگیان. گەلێک سوپاس برم. بەلێ گەلا و کاری تۆی خۆشەویست باس سوورەت فاتیحە بێت. سوورەتی فاتیحە؟ بەلێ با ئەنفال بێت. ئەنفال؟ بەلێ. ئێستا کامیان بۆ جێگیر بکەین؟ ئەنفال؟ بەلێ ئەنفال. زۆر باشە. زۆر سپاس. باش چاوەکەم خوات لەگەڵ. زۆر سپاس بۆ سەیدا سەخار جوندی لە دهۆکەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ پەیوەندیەکەت. وەڵێ دانیارەگە جارێکی تر بە جوانی پرسیارەکە بخوێنەوە بۆی بینەران بە جوانی گویان لە پرسیارەکە بێت تاوەکو بە باشتر بتوانن وەڵام بدەنەوە. زۆر باشە. لە کام سوورەتی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هێنراوە؟ واتە لە سوورەتێکی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هەیەوە باس کراوە ئەو سوورەتە ناوی چییە؟ زۆر باشە. دانیار دەچینە کەلار لای خاتو تانیا عومەر. سڵاوی خوات لێبێ. السلام عليكم. خاتو تانیا سڵاوی خوات لێبێت و تاعاتتان قبوڵ بێت. الله يخوي جل لي وبنج وغازو ساعتي عبادتي يوش قبول إن شاء الله. زۆر سپاس. زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە؟ بەڵێ. با سوورەتی ئەنفال بێت. سوورەتی؟
ئەنفال لە ئاەتی پێنجە ئەنفال باسی بەدرەکە بەڵێ زۆر باشە خات و تانیا لە کەلارۆ لەگەڵمانە بوو. بڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر لە سۆرانەوە خاتوو زۆزان خەلیلمان لەگەڵە سڵای خوات لێبێ. الو السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. شلون باشن؟ زۆر سپاس. دەستخۆشەوە بەرنامەتان دەکەم. زۆر سپاس زۆزان. خاتو زۆزان دەمەوێت جارێکی تر بە جوانی گوێ لە پرسیارەکە بکەی لە کام سوورەتی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هێنراوەواتە ئەو سوورەتە ناوی چییە کەوا پێم وابێ پەیوەندیەکەمان پچڕا. خات و کاش و عەلی لە سێ سادە خات و کاش و سڵای خوات لێبێ. خات و کاش و سڵای خوات لێبێ. زۆر سپاس. کاشما علی بەزین. کاشما خات و کاشما بگورە خات و کاشما. خات و کاشما زانیاری دێ لەبارەی پرسیارەکەم شەو؟ بەڵێ. سوورەتی ئالی عیمران ئاەتی 123. سوورەتی ئالی ئەمران. سوورەتی ئالی عیمران ئاەتی جوان. زۆر باشە خات و کاشمایەمە سوورەتی ئالی ئەمرانت بۆ جێگیر دەکەین. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی خات و کاشمالی لە سەی سادقەوە. وڵە دانیا دەچینە دهۆک لای سەیدا سامی. بەخێرکەین بۆ دهۆکی دەلال. زۆر سپاس سەیدا سامی سیحەت چۆنە باشی شکۆر؟ گەورەتان لێبێ شەوتان باش. زۆر سپاس. ئەوە دەنگی نییە بۆ ماوەیەکە دیارنیت. وەڵاهی مامۆستاگیان تەلەفۆن حەسم ناوی بەخوای منیش باگن هەتا 12 شیارم دواتر دەخەوم لەبەرەوەی تۆزێک حەبی ئەوە دەخۆم عەلاج و تش دەخۆم ناتوانم خوای گەورە شیفا بدە ئیشەڵڵا. تەلەفۆن پێم ناچی وەڵا. سەلامەت بی کاک سەیدا سامی. مەمنونم مەرتاح بن ئیشەڵڵا. وەڵامی پرسیارەکەتان با سوورەتی ئەنفال بێ. دڵنیای سەیدا سامی؟ وەڵا تا ڕادەیەک. سەدا چەند؟ هەتا ڕادەیەک هەتا حەدێکی باش دڵنیامە. ناتەوێ بیگۆڕی بیری لێ بکەیتەوە؟ یعنی غەلەتە؟ نازانم من. وڵاهی مامۆستا نازانم مەگەر دوو دلت کردم بەڕاستی. دەی زۆر باشە سەیدا سامی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە ساغ واسوودە بیت. خات و ئاشنا مەحموود لە تەکیە وەردەگرین. خات و ئاشنا سڵای خوات لێبێ. زۆر سپاس خات و ئاشنا ئەگەر کەمێک دەنگە بەرزکەیتەوە. سڵای خۆی گەورەتان لێبێ. زۆر سپاس. لە کام سوورەتی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هێنراوە؟ با سوورەتی ئەنفال بێ. ئەنفال. زۆر باشە خات و ئاشنا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە تەکیە لەگەڵمانە بوو. بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر خات و سەروین عەبدوڵڵا لە هەولێرەوە سڵای خوات لێبێ. السلام علیکم. عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا. خات و سەروین گوێبیستی پرسیارەکە بوویت؟ خات و سەروین بەڵێ دیارە دیمەن ئەحمەد لە سلێمانی وەردەگرین. سڵای خوات لێبێ خات و دیمەن. خات و دیمەن سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام کاک دانیار. زۆر سپاس خات و دیمەن. زانیاری دەیە لەبارەی پرسیارەکەم شەو؟ بەڵام سوورەتی ئەنفال بێ. دڵنیایت؟ بەڵێ. زۆر باشە زۆر سپاس بۆ خات و دیمەن لە خۆشحاڵم فاتڵەکەم. سەلامەت زۆر سپاس. وەڵێ بینەرانی عەزیز جارێکی تر من پرسیارەکە دەخوێنمەوە بۆی بە ڕێزانەی پەیوەندی دەکەن ڕەنگە ئێستا کە بەهۆی سەرقاڵیانەوە بەڵگرتنی پەیوەندیەکان نەتوانن گوێبیستی پرسیارەکە ببن یاخود گویان لێ نەبوو بێت لە کام سوورەتی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هێنراوەوە ئێمە ناوی سوورەتەکەمان لە ئێوە دەوێت. دەچینە لای پەیوەندیەکی دیکە خات و ئاواز یابە لە کەرکووک. سڵای خوات لێبێ خات و ئاواز. سڵای خوای گەورە لە ئێوەش بێت. زۆر سپاس خات و ئاواز گوێت لە پرسیارەکە بوو؟ بەڵێ. وەڵامەکەی دەزانیت؟ با سوورەتی ئەنفال بێ. سوورەتی ئەنفال؟ بەڵێ. زانیاری دەیە لەبارەی پرسیارەکەەوە؟ وڵای تا ڕادەیە زانیاری هەیە لەسەری. زۆر باشە زۆر سپاس بۆ خات و ئاواز. سەلامەت. بەڵێ دەچینە کفری لای خات و ژیان ئەحمەد. خات و ژیان سڵای خوات لێبێ.
خاتو ژیان سەلام عەلەیکوم. عليكم السلام. سەلامت بیا ڕەبی. ولا ايوي باشی شکر. وشكي بيجي سلامت لي. زۆر باشە. خاتو ژیان گوێبیستی پرسیارەکەی ئێمە بوویت؟ والله دقة اي دقة بيني. يسرنا والله. لە کام سوورەتی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هێنراوە؟ ما في جبت انصارية والله زور زانياري مش نية. بس ومزنا انفال. سوڕەتی ئەنفال سورتي انفال. زۆر باشە. توكل على الله. باشە دەوەڵی هینە باشە باوا بێ. يدي قرن آل عمران كما وڵا توانی بیگۆڕی. بە دڵی خۆ دەتوانی بیگۆڕی. والله كما جدا آل عمران بس انت جز زياترش اسم هنا. دەوەڵا بەگوێ کچەکە بکە. انفال جيجيركا. چۆن؟ انفال جيجيركا. ئەنفالە بۆ جێگیرکەین زۆر باشە. يلا خاتو ژیان. باش عيبين. خاتو شەونم کەریم لە هەولێر سڵای خوا لەبێ خاتو شەونم. سڵاوی خوای گەورە لە ئێوەزی چۆنم برانی بەڕێزم. زۆر سپاس خاتو شەونم تاعاتتان قبول بێت ئینشاءالله. زۆر سپاس تاعاتی هەم لە قبول بی ئینشاءالله. ئامین ئینشاءالله. وەڵامی پرسیارەکەمان دەزانیت؟ والله هیچ زانیاریەکم لەسەر نییە نازانم. یعنی بەخۆم دەڵێم ئالی عیمران ئەگەر هاوکاریشم بکەن. وەڵاهی خۆت ئەی سوورەتی ئالی عیمران دەکەوێنە لەسەر بنەمای پەیوەندیەکانی پێشووتریان. والله ئارە وەڵا ژێم لێ بوو ئەگەینان زانیاری نییە. دەی زۆر باشە خاتو شەونم. ئەم دەستخۆچی لە برایانی کۆنتڕۆڵ دەکەم بەڕاستی زۆر ماندوونە کەس ناویان نانی. زۆر دەستخۆشیانی دەکەم خوای گەورە پاراستیان داتەوە برایانی کۆنتڕۆڵ. ئەمانێک جار ناویان نەهێنین هەر بیرمان چکەوەکو تۆڵی زۆر ماندوو دەبن. زۆر دەڵێ هاوڕێیان دەڵێم بەڕێزم. زۆر سپاس خاتو شەونم. زۆر سپاس. لە سلێمانیەوە خاتو میدیا جەلالمان لەگەڵە سڵاوی خوات لێبێ. وڵی خوا لە ئێوە ژراکانم باشن. زۆر سپاس خاتو میدیا. سپاسانەکەم بەڕێزم. سپاس براکانم. بۆ پرسیارەکەتان بەڕێزم سوورەتی ئالی عیمران. سوورەتی ئالی عەمران. بەڵێ. معلومات هەیە دڵنیایت؟ بەڵێ معلوماتم هەیە بەڵێ. زۆر باشە زۆر سپاس بۆ خاتو میدیا جەلال لە سلێمانی. نیگار بەڕێزم میدیانە نیگار. نیگار خاتو نیگار. بەڵێ نیگار. زۆر باشە نیگار جەلال وانە؟ بەڵێ. زۆر باشە. بەڵێ. زۆر سپاس خاتو نیگار. دەچینە هەولێر لای کاک نازم عەبدولکەریم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دەستخۆشتان لە دەکەم لەوە بەرنامە قەشەنگە. زۆر سپاس کاک نازم. وەڵامی پرسیارەکەش سوورەتی ئالی عومرانە. سوورەتی ئالی عومران. زۆر سپاس. زۆر سپاس. سەلامت بی کاک نازم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس. واگەدارت بێ. چینە لای پەیوەندیەکی دیکە. بەڵێ ئەزان دەچینە لای پەیوەندیەکی تری ئێوەی ئازیزان. خاتو شەیما محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە سڵاوی خوات لێبێ. خاتو شەیما سڵاوت لێبێ. خاتو شەیما ئەحمەد لە هەولێرەوە گوێت لە ئێمەیە خاتون. کەمێک دەنگی بەرزکەیتەوە زۆر باش دەبێت گوێمان لە دەنگی تۆ نییە. ئەلۆ. سەلام عەلەیکوم. سەلامت بیا ڕەبێ خاتو شەیما گوێبیستی پرسیارەکەی ئێمە بوویت؟ بەڵێ. زۆر باشە وەڵامەکە لای بەڕێستان چییە؟ گوێمان لێت نییە خاتو شەیما کەمێک دەنگی بەرزکەیتەوە. زۆر باشە دەڵێ سوورەتی ئالی عیمران ئەوەندەی من تێگەیشتم زۆر باشە بۆ خاتو شەیما ئەحمەد ئەو وەڵامە جێگیر دەکەین. بەڵێ بینەرانی عەزیز پەیوەندیەکی ترمان هەیە کاک دانیار وابزانم. خاتو سامیە شانیا عوسمان لە ڕانیە سڵاوی خوات لەبێ خاتو شانیە. سڵاوی خواتان لێبێ. سەرچاوەکان. ڕۆژ و سەعاتان کۆڵ بێ. زۆر سپاس. خاتو شانیا گوێبیستی پرسیارەکە بووی؟ بەڵێ. زۆر باشە خاتو سوورەتی ئالی عیمران. سوورەتی ئالی عومران زۆر باشە وەڵامەت بۆ جێگیر دەکەین ئینشاڵڵا. بەڵێ دەچینە شاری کەرکووک
لای کاک سۆران مستەفا. کاک سۆران سەلام عەلەیکوم. وعەلەیکە سەلام. برام سوورەتی ئەنفال ئاەتی 9 بۆ 14. کاک سۆران دڵنیایت؟ بەڵێ دڵنیام چوو بەسەری بازی غەزی بەدرەکە. سوورەتی ئەنفال؟ سوورەتی ئەنفال ئاەتی 9 بۆ 14. 9 بۆ 14 سوورەتی ئەنفال. باشە کاک سۆران، سپاس بۆ پەیوەندیەکەت. مەڵێ بینەرانی عەزیز، لە کام سوورەتی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هێنراوە؟ ناوی ئەو سوورەتەمان لە ئێوەی عەزیزان دەوێت. خاتو فاتمە عەلی لە تەکیە وەردەگرین. سڵاوی خواتان لەبێ خاتو فاتمە. سلام علیکم. عەلەیکی سەلام وەرەحمەتوڵ الله. عەلەیکە سەلام. دەستخۆشی بەرنامەکەتان لێکرد. زۆر سپاس خاتو فاتمە. وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ بەڵێ بەنسبەت وەڵامی پرسیارەکەەوە تا سوورەتی ئالی عیمران بێت. سوورەتی ئالی عیمران زۆر باشە. زانیاری دەبوو؟ وەڵامی لەسەر نەماتەوە دەکانی پێشوو بوو. زۆر باشە. زۆر سپاس بۆ خاتو فاتمە لە تەکیە. دەچینە گەرمیان و دەچینە کەلار لای کاک ئاری عومەر. سڵاوی خوات لێبێ. کاگاری سڵاوت لێبێ. سڵاو لێ ئێوە براکانم. باش کاگاریگان. وا سەلامەتان کایە خوا. براکانم ئینشاءڵڵا ئەو پرسیارە لە سوورەتی ئالی عیمرانە هەیە. سوورەتی ئالی عیمران. کاگاری ئەم شەو لە کەلار لە شاری سلێمانی هەورێک هەبوو کەمێک باران باری لە کەلارچی بارانێک شتێک نەباریوە لەوێ؟ وەڵایی هیچ باران نەبووە، کەمێک هەور هەیە بەڵام وەکو باران هیچ بارانێک نییە. ئەی وەزعی کەلار چۆنە لە ڕووی کەشوهەواوە گەرمی کردووە؟ وەڵایی ئەلحەمدولیلا هێشتا باشە. زۆر باشە زۆر باشە. بەو شێوە نەبووە کە زۆر گەرم بێ. زۆر سپاس کاگاری عومەر لە کەلارەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە لای پەیوەندیەکی دیکە. خاتو نوها نەورۆز لە سلێمانی. خاتو نوها سڵاوی خوات لەوێ. زۆر سپاس. خاتو نوها گوێبیستی پرسیارەکە بوویت؟ بەڵێ سوورەتی ئالی عیمران. سوورەتی ئالی عیمران. زۆر باشە. زۆر سپاس بۆ خاتو نوها نەورۆز لە سلێمانی. بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر لە هەولێرەوە. خاتو گۆنا ئەحمەدمان لەگەڵ. مۆنا. مۆنا؟ بەڵێ. باشە خاتو مۆنا. سلام علیکم. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵ الله. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس خاتو مۆنا. بۆ پرسیارەکەتان ئالی عیمرانە. سوورەتی ئالی عیمران. خاتو مۆنای لە هەولێر باران نەباری؟ بەرەوڵە. باری باران شکر. کەم بوو. دەی ئیشەڵا بەشکم زیاتریش ببارێت. ڕەحمەتی خوای گەورە بڕژێ بەسەر هەموو لایەکە. زۆر سپاس بۆ خاتو مۆنا لە هەولێرەوە لەگەڵمان بوو. وەڵێ بینەرانی عەزیز، پرسیارەکەی ئێمە بەم شێوەیە لە کام سوورەتی قورئانی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هێنراوە؟ واتە لە یەکێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆز ناوی جەنگی بەدر هێنراوە. ناوی ئەو سوورەتەمان لە ئێوەی ئازیزان دەوێت کە پەیوەندی دەکەن بۆ ئومێدەی وەڵامی پرسیارەکەتان لا ببێت. و هیوادارین هەر بە ڕێزێکیش تەلەفۆن دەکات، پەیوەندی دەکات، تەلەڤیزیۆنەکەی تەواو دەنگی کەم کاتەوە بۆی بتوانین ڕاستەوخۆ لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە گفتوگۆ لەگەڵ یەکتر بکەین. زۆر باشە. دەچینە لای پەیوەندیەکی دیکە. خاتو سارا عومەر لە کەلار. سڵاوی خوات لەبێ خاتو سارا. عەلەیکم السەلام. سپاس. تارا عەفو. تارا؟ بەڵێ تارا ناوکەم هەڵەمکە. زۆر باش. خاتو تارا بوو. خاتو تارا. خاتو تارا زانیاری دێ لەباری پرسیارەکەەوە؟ بەڵێ بەس سوورەتی ئالی عیمران. سوورەتی ئالی عیمران. زۆر باشە. خاتو تارا لە کەلار وەردەگری. پەیوەندی پێوە کردی. زۆر سپاس بۆ پەیوەندیەکانتان. بەڵێ بینەرانی عەزیز، زیاتر پرسیارەکانی ئێمە دەربارەی زانستی قورئانی پیرۆز و وەروەها زانیاریە لەسەر بابەتە ئاینیەکان و بە دیاریکراویش قورئانی پیرۆز لەبەرەوەی مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە و وەروەها قورئانیش لە مانگەیە یەکەمین جار هاتە خوارەوە بۆ پەیامبەر. ئێمەش هەوڵ دەدەین لە ڕێگەی پرسیارەکانمانەوە زۆرترین زانیاری بۆ ئێوەی ئازیزان بدەین، وەروەها ئێوەش بتوانن سوودمەند بن لە وەڵامەکان و تا کۆتایی پرۆگرامەکەش لەگەڵمان بمێنێتەوە. لەگەڵیشیدا کە دیاری لەگەڵای لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندا زانیارێکی زۆر دەبەخشینەوەی عەزیز وەروە خۆشمان
ئەکشوان سودی لێ دەبینین زۆرجار زانیاریمان لای نەبێت لە پرسیارەکان بۆ ئێمەش نوێیە. بەڵێ ئازان بڕگەی یەکەمی بەرنامەکەمان لەبارەی پرسیار و وەڵام کۆتایی هات لەگەڵمان بمێنەوە لە بڕگەی دووەم لە سەعاتی دووهەم لە کاتژمێری دووەم لەگەڵتانە بین بە پرسیارێکی تر دێنەوە خزمەتان و لە تەوەری یەکەمی بەرنامەکەشمانە ئێمە هاوکارە ماماژەی پێکرد تەوەرێکی گرنگمان هەیە دەربارەی کارە ناپەسەندەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە مامۆستا ئازاد هەورامی زانای ئاینی لە سەی سادقەوە میوانی بەرنامەکەمانە گفتوگۆ لەو بارەوە دەکەین زانین کارە ناپەسەندەکان چی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە ئاگاداری بین و خۆمانی لێ بپارێزین. مامۆستا سڵای خوا لێبێت سپاس بۆم دەرفەتە. السلام ورحمة الله وبركاته بەخێراتنی بەڕێستانەکەم لە خزمەتی. زۆر سپاس مامۆستاگیان. مامۆستاگیان کارە ناپەسەندەکان چین ئەگەر بە دیاریکراوی پێمان بڵێ لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و چۆن وا بکەین خۆمان بە دوور بگرین لەو کارانە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد المصطفى صلى الله عليه وسلم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ميدوارين خوي پروردگار برحمة وكرم في رحمة بكات يا ربي خويا دعوات ليكين لأمتي رسول الله حسيب ما بك بله برایانی بەڕێزم پرسیارەکەی جەنابتان کارە ناپەسەندەکانی مانگی ڕەمەزان ئەگەر ئێمە بمانەوێت ناتوانین هەمویان لە چەند دقەیەکە حەقی تەواوی پێ بدەین بەڵام هەندێک لەو کارانەی کەوا ناپەسەندن لە مانگی ڕەمەزانە خەڵکانی خۆمان پێیانەوە خەریکن بەڕاستی ئەوەش ئەبێتە مایەی کەمکردنەوەی خێر لە ڕۆژوانەکان یا هەندێکی کەوا ڕۆژوەکانیان دروست نابێت. یەکێک لەو کارانەی کەوا ناپەسەندە لە مانگی ڕەمەزانە موسڵمانان ئەنجامی بدەن بریتیە لەوەی تەنها هەندێک کەسمان هەیە تەنها وا ئەزانن ئیسلام وەخوای پەروەردگار بەس لە مانگی ڕەمەزانە ئیلتیزامی بە دینەوە بە نوێژەوە بە جەماعەتەوە بە لەچکەوە کە هەندێک لە ئافرەتە بەڕێزەکانمان کە لەچکیان کردووە بەس لە مانگی ڕەمەزانە لەچکەکەن ئیتر وە ئەزان دوای ڕەمەزان ئیتر ئەو خوای پەروەردگارە هەر ئەو خوایەکەوە لە کاتی ڕەمەزانە و لە دوای ڕەمەزانیش بەڕاستی هەر ئەو زاتەیەکەوە زاتی ئەڵڵایە کە ئاگاداری ئێمەیە و ڕەقیبە بەسەرمانەوە بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ هەموو کاتێک لە عیبادەتی خوای پەروەردگارا بێ. یا هەندێک لە مسلمانانی ترمان هەیە کەوا نوێژی جەماعەت بەس لە ڕەمەزانە ئاموشۆی مزگەوتەکانەکەن مزگەوتەکان ئاوادانەکەنەوە دوای ڕەمەزان ئاوادانی ناکەنەوە جا بەڕاستی نوێژی جەماعەتیش کە خەیری 27 تا 25 تا 27 خەیری زیاترە لە ماڵەوە کە ئینسان بیکە ئەوەیشی کە هەنگاوە نێ بۆ مزگەوت هەر هەنگاوێکی چاکەیەکی بۆ ئەنووسێت و بەڕاستی ئەوەی کەوام لە پارێزگاری خوای پەروەردگارە وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لە ماڵ دەرچوو بە نیەتی نوێژی جەماعەت لە پارێزگاری خوای پەروەردگارایە. بەڵام هەندێک لە مسلمانانمان بەداخەوە بەس لە مانگی ڕەمەزانە خەریکی عیبادەتن بەس لە غەیری دوای ڕەمەزان سێرەکەی سارد و سڕن و زۆر گوێ بە نوێژی جەماعەت و بە لەچک و هەندێک لە خوشکە بەڕێزەکانمان گوێ بە ئیلتیزاماتی جلوبەرگیانەوە نادەن گوێ بە ئەو شتانەی کەوا لە مانگی ڕەمەزانەوە ئەزان ئەوە خێر و خەیرات و کۆمەڵە شتەیە لە غەیری ڕەمەزان لێ دوورەکەونەوە. بەڕاستی ئەوەش کارێکی ناپەسەندە و یەکێکی تر لەو کارانەی کەوا لە مانگی ڕەمەزانەکەوە ناپەسەندە ئینسان ئەنجامی بدا خوا پەنامان بە وەکو درۆکردن وەکو بەهتانکردن وەکو غەیبەتکردن وەکو قسەی نەشیا و کاتەکانی خۆی بە بێهودە بە بێسوود بەسەر ئەبات. بەڕاستی ئەوە ئێمە مسلمان ئەگەر ورد بینەوە تەماشا بکەین بەڕاستی خوای پەروەردگار وەکو خۆی لە حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمانە جێڕێتەوە ئەفەرمێت خوای پەروەردگار پێویستی بە تینوێتی و برسێتی هیچ عەبدێک نییە. بەڕاستی هەندێک هەیە بەس تەنها تینوێتی و برسێتی بۆ ماوەتەوە دوو لە ڕووی جەنابتان یعنی بەڕاستی دوور لە ڕووی بینەران جنێو ئەفرۆشێت بۆ نمونە شەڕ فرۆشە بۆ نمونە غەشەکە لەو بازاڕا کەسابەت دەکا یعنی ویژدانی نییە لە شت فرۆشتنا ویژدانی نییە لە شت فرۆشتنا ئەم بەرە جەژنانەی کردووە بە هەلێکی قۆزی بێتەوە بۆ ئەوەی کەوا شت گران کا لەسەر خەڵکی یعنی چەند قات خێر لە خەڵکی ئەسێنێت. بەڕاستی بە ئینسانی مسلمان وریا بێت ئاگادار بێت و غەش نەکا لە کڕین و فرۆشتنا و خیانەت نەکا فێڵ نەکا لە خەڵکە کڕیارەکە ئەو خەڵکە مسلمانە ئاگادار بێ و بەزەیەکی بەو میلەتی خۆیان بەو خەڵکی خۆیان بێتەوە. بۆیە بێ ئێمە ئیماندار وەوریا بین
هەندێک کەسەیە بەس بە غیبەتەوە خوا پەنامان بە بەردەوامە. جارێکیانە جێڕنەوەڵەن پێغەمبەری خوا کە ئیمامی ئەحمەد حەدیسەکەی ڕیوایەت کردووە، ئەفەرمێ دوو ئافرەتیان هێنا بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا فەرمووی بڕشێنەوە، چونکە غیبەتیان زۆر کردبوو. فەرمووی ڕۆژوەکەیان شکان بەو غیبەتە. یعنی بەڕاستی لە خەیری ڕۆژووکەم ئەکاتەوە. ئەگەر نێشی شکێنێ ڕۆژوەکەت زۆر بێسوود ئەبێ، یعنی کاڵ ئەبێ، کرچ ئەبێ. بۆیە ئینسانی مسلمان تەنها با برسێتی و تینوێتی بۆ نەمێنێتەوە. بۆتان نەکات، دوو لە ڕووی جەنابتان با درۆزن نەبێ، دوو لە ڕووی جەنابتان با کەسێک نەبێ بەڕاستی فێڵباز بێت، کەسێک نەبێکەوە خراپەکار بێت، کەسێک نەبێکەوە یعنی خۆی بەڕاستی خۆی بە بەرپرسیار نەزانێت لە ناو کۆمەڵگایە. ئەبێ کەسێک بێت خۆی بە بەرپرسیار بزانێت، کەسێک بێت کەوا کارەکانی جوان بێت، شتی باش ئەنجام بدا. وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، ئینسانی مسلمان وەکو هەنگ وهایە. کە چەندین نمونە هێناوەتەوە بە شتەکان، یەکێک لەوانە فەرمێ وەکو هەنگ وایە. سێرەکەی هەنگ مێش هەنگوین، سێرەکەی ئەم مێشە ئەم هەنگە ئەچێت لە گوڵێکی جوان ئەنیشێت و هەنگوینێکی جوایش پێشکەشی خەڵکیەکە. ئەبێ ئینسانی مسلمانیش ئابەم شێوە بێت، خۆی بە دوای شتی باشە، شتی جوانە، شتی پاکە بگەڕێ و پاکیش پێشکەشی خەڵکی بکە. ئەوە نیشانەی ئیمانێتی، نیشانەی باوەڕێتی، نیشانەی خواناسیەتی، نیشانەی دینداریەتی. بەڕاستی ئەوە زۆر گرنگە بۆ ئێمەی مسلمان. وە لە فەرمودێکترا فەرمێ وەکو ئاوێنەوە هایە. سێرکە یعنی المؤمن مرآة المؤمن، یعنی مسلمان ئاوێنەی مسلمانە. سێرکە یعنی ئاوێنە چۆنە؟ سێرەکەی ئاوێنە هەر ڕاستەوخۆ خۆی بە خۆت ئەڵێ عیبەکانت، تۆ تەماشایەکەی هەتا عیب لە خۆی ئاوێت. سێرەکەی ئەگەر ئاوێنەکەت پیس بێت پێش وەخت ئەبێت ئاوێنەکەت پاکەیتەوە. یعنی جارێ بۆیە فەرمێتی وەکو ئاوێنەوە هایە مسلمان بۆ مسلمان، جارێ تەماشای ئاوێنەکە ئەکا کە سەیری ئاوێنەکەت کرد ئەبینی کەەوە ئاوێنەکەت پیسە. جارێ هەتا خۆمان خەلەلمان هەبێ، عیبەمان هەبێ، نەقسمان هەبێ، بە دوای نەقسەی خەڵکیان نەگەڕین، بە دوای عیبەی خەڵکیان نەگەڕین، هەوڵ بدەین کەوا خۆمان چاک بین. و ئاوێنەش ڕاستەخۆ پێت ئەڵێ، ناچێت لە ناو خەڵکا باست کە ڕاستەخۆ لە بەرامبەر ئاوێنەیەک وەستاوی پێت ئەڵێ ئەمە عیبەکانتە، ڕوخسارت ئاوایە، شێوت ئاوایە، پێویستە کات دەستکاریەکی بکەیت. جا بۆی ئینسانی ئیمانداریش ئەبێت وەکو ئەو هەنگەوە هابێت، یعنی سوود بەخش بێ، وەکو ئەو ئاوێنەوە هابێت، ئینسانێکی پاک بێ، ئینسانێکی چاک بێت، لە ناو خەڵکیا باست نەکات، غیبەتت نەکات، نەتشکێنێ، سوکایەتیت پێ نەکات. بۆیە ئەگەر هاتووە هەر کەسێک زۆر خواپەنامان با جنێو فرۆش بوو، یعنی قسەی نابەجێ ئەکرد، کاتەکانی بە فیڕۆ ئەبرد، حەقی ئەمی خوارد، حەقی ئەوی خوارد، زوڵمی لەمە کرد، زوڵمی لەوە کرد. وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، مفلیسی ئومەتی من ئەو کەسەیە کەوا نوێژیشی هەیە و ڕۆژوشی هەیە و زەکات و حەجی ماڵی خۆشەکە، بەڵام لەم لاوە تەماشاکەی جنێو بەمەدا، خراپە لەگەڵ ئەوەکە، ماڵی ئەو ئەخوا، ئەزیەتی ئەو ئەکا، عیبدار و لەکەدارکردنی مسلمان بەردەوام خەریکە، هەر بە دوای عیبەی خەڵکیە ئەگەڕێ. بۆیە ئەمە بەڕاستی کارێکی نابەجێیە، ئەمە شتێکی خراپە. بۆیە ئینسانی مسلمان ئەو مفلیسە نەبێت. مفلیسی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێرەکەی ئەو نوێژ و ئەو ڕۆژ و عیبادەت چاکەی شیە، بەڵام لەولاوە تەماشاکەی لە ڕۆژەکە وەرەگرێتەوە کە خراپەی بەرامبەر خەڵک کردووە، کەوا هەڵسوکەوتی باشی نەبووە، جنێوی بەم فرۆشتەوە، بۆهتانی بۆ کردووە، غیبەتی ئەو کردووە، ئەوی عیبدار کردووە، ماڵی ئەوی خواردەوە، زوڵمی لێو کردووە، هەمووی لێ وەرەگیرێتەوە، سەرەکەی چاکانی هیچی نەماوەتەوە. زۆر باشە مامۆستا ئازاد، کاری ناپەسەند هەر ناپەسەندە درۆکردن و بوختانکردن لە ناو ڕەمەزانیش و لە درەوەی ڕەمەزانیش، بەڵام بە دیاریکراوی مانگی پیرۆزی ڕەمەزان لەبەرەوەی دەرفەتێکی زۆر زێڕینە بۆ مسلمانێک کەوا بتوانێت باشتر بێت، بۆ کەسێک بێتەوە ناو بازنەی ئیسلام، بۆ کەسێک هیدایەت وەربگرێت. ڕەنگە کۆمەڵێک کاروکردەوە بن، ئێمە ڕۆژانە زۆر بە سادە لێیان بڕوانی یان پێوان وابێ هیچ نین، بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزان ڕەنگە زۆر ناپەسەند بن، زەنگە زۆر خراپ بێت، زۆر وامان لێ بکات ڕۆژەکەمان تەنا برسێتی تینوێتیمان بۆ بمێنێتەوە، نەوەک هەر سوود و قازانج و خێرێکیشمان دەست نەکەوێت بە پێچەوانەوە گوناهباریش ببین. بە دیاریکراوی لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئینسانی مسلمان دەبێ لە چی شتێک زۆر خۆی بە دوور بگرێت. واللهی بەعام ئەبێت لە تاوان خۆی بە دوور بگرێت، ئەمە یەکێک لەو خاڵانە، ئەبێ بە لە تاوان و لە خراپە دوورکەوێتەوە، و لە تەمەڵی و لە ئیهمالی لە کاتەکانی خۆی، یعنی ئەوەیەکەوە بەس ئینسان کە بەس ڕۆژوگرتنەکەی و ئەزانێ هەندێک مسلمان هەیە بەس بۆ ئەوەیەکەوە بۆ لەشی وڵێ وڵای ڕۆژوو باشە ئینسان جسمی پێیدا ئەبەزێت، خۆ پەناوان بە، یعنی ئەمە کارێکی باش نییە. یا هەندێک لە مسلمان کاتێک ڕۆژووە ڕەمەزانی کردو بە کاتی پاڵدانەوە و ئیسراحەت و خەو ئەوانە بەڕاستی
يعني مسلمانی و ئەمانەیە هەتا ئێوارە ئەخێن بەبێ ئەوەی قورآنێک بخوێنێ بەبێ ئەوەی زیکرێک بکە بەبێ ئەوەی نوێژی جەماعەتێک بکە بەبێ ئەوەی چاکەیەک و خێر و خێراتێک ئەنجام بدە يعني ئەگەر ئێمە بمانەوێت حەقی تەواوی ڕۆژەکەمان بدەین ئەبێت تەماشاکەی لە ڕەمەزانە بووە شەڕی بەدر و لە ڕەمەزانە فەتحی مەکە کراوە يعني الصحابة بەڕێزانە بە ڕۆژوو بوون ناڕەحەت بوون لەوان ئەو هەموو عەزیەت و خومان و بڵام ئێمە هەندێک لە مسلمانانی بەڕێز لە مانگی ڕەمەزانە سێرەکەی کردویانە بە مانگی پاڵدانەوە مانگی ئیسراحەت و خەو مانگی تەماڵی و تەوەزەل يعني بەڕاستی ئەمە کارێکی نابەجێیە و ئەو گوناه و تاوانەی کە ئینسانی مسلمان خوا پەنامان بە لە ڕەمەزانە ئەیکا هەر بەس تەنها تینوێتی و برسێتی بۆ بمێنێتەوە بەڕاستی کارێکی نابەجێیە ئەوە زەرمەندە بەڕاستی زەرمەندی دنیا و دواڕۆژ ئەبێت يعني ئەبێت دوورکەوێتەوە لە خراپەکردن دوورکەوێتەوە لە ماڵی خەڵکی خواردن دوورکەوێتەوە لە تەعداکردن لە خەڵکی دوورکەوێتەوە لە هەموو کارە نەشیاوەکان کە ئەمڕۆ ئینسانی مسلمان و خەڵکی بەلایانەوە خراپە کە خەڵکی بەلایانەوە مایەی دەستپوچەڵیە و دەستبەتاڵیە يعني ئەبێ ئینسانی مسلمان وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس يعني باشترین کەس ئەوەیە باشترین مسلمانە و مسلمانەیە کە سوودی هەبێ بۆ مسلمانە ئێگەر کەسێک بەعکسەوە هیچ سوودێکی نەبێت هیچ چاکەیەکی نەبێت بگرە ڕۆژوەکەیشی کە دروست نەبێ خوا پەنامان بە بۆیە ئەبێت ئێمە ئەو کارانە کەواگەر بمانەوێت تەحدیدیان کەین ناتوانین کارێک تەحدید کەین یەک دانە بڵین ئەمە دانەیەکە و یا دوانە و یا سیانە لەبەرەوەی کارەکان زۆرن کە ئەبنە مایەی مانەوەی ئەو ئینسانە بەس تینوێتی و برسێتی بۆ بمێنێتەوە يعني خوای گەورە پێویستی بە تینوێتی و برسێتی من و تۆ نییە بۆیە ئەبێت ئاگاداری لەحزەکانی ژیانی خۆمان بین لە ڕەمەزانە هەوڵ بدەین کاتەکانمان بە هەل وەربگرین يعني بەگرنگ بزانین بە هەوڵ بدەین لە بازار سەرفی نەکەین يعني ئێستا ئەوتە وردە لە مانگە لەم شەوە پیرۆزاناین بەڕاستی ئەم شەوە پیرۆزانە هەلێکە لە بەردەستمانە با مسلمان لە دەستی نەدا بۆچی ئەڕواتە بازار يعني تا بەیانی تا پاشێوە کام جاگەڕێتەوە بۆ نەو ماڵ و ماڵی خۆی هەندێک کەسێ ماڵ و ماڵی خۆی ئیهمال کردوانی بەڕاستی لە ڕەمەزانە بەس خەریکی کەسابەتێتی گوێ بەشتر نادات ئاگادار نییە بەڕاستی ئەمەش کارێکی نابەجێیە ئەگەر ئێمە کارە نابەجەکان یەک دەستنیشان کەین زۆرن بەڕاستی هەر ئەوەندە لە خزمەتی بەڕێستانە ئەو کارانەکەوە ئێمە بەس چیمان بۆ مێنێتەوە بەس برسێتی و تینوێتیمان بۆ مێنێتەوە ئەویش زۆرن شتەکان یەکێک لەوانە بەڕاستی ماڵی خەڵکی خواردنە غەش لە خەڵکی کردنە غەیبەتکردنە کە ئەمە دووبارەی هەندێک قسەکان بەڕاستی ئەبێ من و توی مسلمان تعدا لە خەڵک نەکەین زوڵم لە خەڵک نەکەین حەقی خەڵک نەخۆین بەڕاستی ئەو کەسەی کەوا ماڵی خەڵکی ئەخوا ئەو کەسەی کەوا حەقی خەڵکی ئەخوا بەڕاستی ئەو کەسە خەسارەمەندی دنیا و دوڕۆژ ئەگەر شتی تریش باسکەین لەو مەسەلەیە شت زۆرە بەڕاستی شتەکانمان زۆرن کە ئەبنەمایی بەس خەسارەمەندی ئینسانەکانمان هەندێک کەسمان هەیە وەکو عەرزم کردن یعنی کاتەکانی خۆی بە موبایلەوە بە زۆری بەسەرەبا یعنی هەموو کاتەکانی خۆی تەرخان کردووە بۆی بەس خەریکی دوو لە ڕووی جەنابتان پۆبجی و کۆمەڵێک یاریکردن و یاری ئەتاری و کۆمەڵێ شت ئاشتانە بەڕاستی ئەم مانگە فرسەتە ئەم مانگە دەرفەتێکەکەوە من و تۆی مسلمان ئەو کارە نەشیاوانە لێی دوورکەوینەوە واز بێنین تەوبە بکەین بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار بگەڕێنەوە بۆ لای دینەکەی ئیسلام دینەکەی خوای پەروەردگار شوێنکەوتوی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم سەربەرزی دنیا و قیامەت بە شوێنکەوتوی خوا پێغەمبەری خواوەیە صلی الله علیه وسلم زۆر باش مامۆستا یەکێک لەو کارە ناپەسەندانەی کە لە دەبینین زۆر جار لە نێو بازار لە نێو بەشێکی کەم لە نێوان کاسبکارەکاندا دەیبینین غەشکردنە لەوەی کە دەیفرۆشن یاخود ئەوەی کە کڕیارێک دەیەشتمەکێک بکرێ بە تایبەت کە ئێستا بەرەو نزیکی جەژن دەڕۆین چۆن ئەو کەسە هەست بە بەرپرسیایەتی بکات لەو کارێکی دیکا لەو کاسبی کە دیکا کە ئەمەش بە شێوازێک لە شێوازەکان نابێت غەش بکات یەکێکە لە کارە ناپەسەندەکان کە زۆر گرنگترە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجامی نەدات خۆی غەشکردن لە هەموو بڵێ خۆی غەشکردن لە هەموو کاتێکە حرامە و فێڵکردنیش هەر بە هەمان شێوە لە غیری ڕەمەزان بە تایبەت لە ڕەمەزانە کابرا زمانی بە ڕۆژووە یعنی شتی عادی بە ئەسڵ بفرۆشێت یا بە عەکسەوە کۆمەڵە شتی کە بە هەرزان کڕیوێتی زۆر گرانی کردو لەسەر مسلمانە یعنی ئەمە بەڕاستیە کە ئەزانێت خێرێکی لێ ئەکات خۆ ئیسلام
مانع نییە لە خێرکردن، مانع نییە لەوەی کەوا ئینسان شتەکانی بفرۆشێت بە خێر بە چاکە بەوەی ئیسفادەیەکی بێ پاروێ پەیداکا بۆ ماڵ و منداڵی بەس بە ویژدانەوە. یعنی ویژدان خۆشە بە ئینسانی مسلمان. یعنی ئێمە بە چیا جیا ئەکرینەوە لە کەسی بێتی ئەبێت لە مەسلەی هەسوکەوتمانە، لە مەسلەی قسەکردنمانە، لە مەسلەی ڕێز و احتراممانە، لە مەسلەی کەسابەتمانە، بە تایبەت کە ئەمڕۆ بازاڕە کە من و تۆی بینین سێرەکەی خەڵکی زۆر سەری تێکردووە و جل و بەرگ و پێویستیاتی جەژن و ئەو هەموو شتێکەوە ئەیکرێ سەرەکەی لە دوای جەژن ئەو شتە بەو شێوە نییە، گرانترە. ئێستا هەرزانە، ئێستا گرانە و دواتر هەرزانە بێت. هەنی زۆر عەجیبە. بەس لەبەروی فرسەتێکە خەڵک لەبەر خاتریەوەی کەوا مانگی ڕەمەزانە و پێویستیاتی زیاترە و حەزەکە ماڵەکەی پۆشتتر بێ و حەزەکە مناڵەکەی پۆشتتر بێ و حەزەکە خۆشێکی پێوە دیار بێ. سەرەکەی هەندێک لە مسلمانان هەلیان خۆزیوەتەوە و شتەکانیان گران کردووە لەسەر مسلمانان. بەڕاستی ئەوەتانێن ئەمە بەڕاستی ئەمە زەرەر بۆ خۆشیانە و بۆ قیامەتی خۆیان زەرەر ئەدەن. بۆیە ئەبێ زۆر وریابن و ئاگاداری ئەم مەسەلەیە بن، وریای خۆیان بن با لەبەر خاتری ژیانێکی کەمی دنیا خەسارۆمەندی ڕۆژی قیامەت نەبی. ئەمە زۆر گرنگە بۆ من و تۆی مسلمان. ئەمە ئێمە ئیماندار لە شتی ترە بێ جیامان کاتەوە، لە هەسوکەوتەکانمان، لە ڕۆشتنمان، لە هاتنمان. مسلمان یعنی چی؟ خۆ مسلمان تەنها المسلم وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده. ئەفەرمێ مسلمان ئەو مسلمانەیە کە مسلمانانی تر لە دەست و زبانی پارێزراو بن. ئایا ئێمە ئەمڕۆ ئەو مسلمانن کەوا مسلمانان لە دەستمان پارێزراون، لە زمانمان پارێزراون؟ ئەگەر وابین ئەوە سپاسی خوای پەروەردگارەکەین. ئەگەر وا نەبووین خوا پەنامان بە دیارە ئێمە خەسارۆمەندین، دیارە ئێمە کەم تەرخەمین. بۆیە ڕەمەزان فرسەتێکە لە بەردەسی من و تۆی ئیماندارە کۆکردنەوەی توێشووە بۆ قیامەتمان. بە تایبەت ئەم چەند ڕۆژێکەوە ماوێتی کە لە بەردەستمانە کە شەوەکانی قەدری پێ ئەوترێت و ڕۆژە پیرۆزەکانی پێ ئەوترێت. مانگی ڕەمەزان مانگی بەرەکەتە. بۆیە ئەم شەوانە ئێمەی مسلمان زیندوی کەینەوە بە عیبادەت، بە خواناسی، بە قورئان خوێندن، بە زیکرکردن، بە چاکەکردن، بە خەیر و خێراکردن، بە ماڵە فەقیر و هەژارەکان بەسەرکردنەوەیان. یعنی بە پێی توانای خۆمان بتوانین هاوکار بین، دەست یەکێک بگرین. بەڕاستی بۆ توێشی قیامەتمان زۆر سوودی هەیە. بۆیە ئێمەی مسلمان کەم تەرخەم نەبین لەم جۆرە کارانە و وریای خۆمان بین، بەس تینوێتی و برسێتیمان بۆ نەمێنێتەوە لە ڕۆژوەکەمانە. ئەگەر هاتو خوا پەنامان بە تەنها بەس تینوێتی و برسێتی بێ، وەڵای خوای پەروەردگار و خۆی ئەفەرمێت خوای پەروەردگار پێویستی بە تینوێتی و برسێتی چاکێک نییە. بۆیە مسلمان زۆر ئاگامان لە خۆمان بێ و زۆر وریای کاتەکانمان بین و زۆر وریای هەڵسوکەوت و هەنگاوەکانمان بین، وەکو ئەوەی کەوا مسلمان فەرقی هەبێ لەگەڵ غەیری مسلمانە. بەڵام بەداخەوە مسلمانانی ئەمڕۆ بە عام ئێمە کەم تەرخەمین، ئەبێ زۆر بە خۆمانە بچینەوە و هەوڵ بدەین هەڵسوکەوتمان چاکەین، ڕێز و احتراممان چاکەین. کەسانێک بین کەوا خەڵکی هەڵ یعنی سەیری ئێمە بکە دینی لا خۆشەویست بێت، نەک بە عەکسەوە سەیری ئێمە بکە و دینی لا ناشرین بێت. یعنی ئەمە زۆر ناخۆشە. زۆر جار ئەگەر من و تۆ ئیماندار بەهۆی من و تۆ مسلمانێکی هیدایەت بدرێت، ئەزانی چەند گەورەیە، ئەزانی چەند گەورە و دەرەجەیەکی گەورەی هەیە. وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر یەک مسلمان لەسەر دەست هیدایەت بدرێت، خەیری چەندین پشتی سووری هەیە کە ئەو کاتە دیارەوەکو ئەو کاتە ڕەواجێکی زۆری بووە و پارێکی زۆری کردووە. بەڵام ئێستا تەماشاکەی وەکو وایە چەندین سیارەت کرد بێ بەخێر. یعنی ئەگەر مسلمانێک تۆ بیتە سەبەبی هیدایەتی بەهۆی هەڵسوکەوتەوە، بەهۆی قسەکردنەوەتەوە، بەهۆی ڕێز و احترامتەوە، بۆیە مسلمان شتی چاکە بەکەم نەزانێت، هەر شتێکەوە چاکەیە بەکەمی نەزانێت. لا تحقرن من المعروف شيئا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هیچ شتێکی کەم بەکەمی مەزانە ولو أن تلقى أخاك بوجه طلق. يعني ئەگەر هاتو بزەیەکی سەر لێوت بێ بەرامبەر مسلمانێک، يعني بەڕاستی تەماشاکەی هەندێک جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کافرەکان سەیری و هەڵسوکەوتیان کردووە، ئەوەندە هەڵسوکەوتی جوان بووە. يعني زۆر باشە مامۆستا ئازاد، شایەتیان بۆ داوە. ئەگەر هیدایەت بدانیان زۆر باشە مامۆستا ئازاد. ڕەمەزان دەشەوی کۆتایی ماوە، شەوانی قەدرە، وەکو دەرفەتیشمان زۆر نەماوەگەر بە کورتی لە باتیەوەی ئێمە لەو شەوانە دەرفەت سوود وەرگرین و دەرفەتانە بخۆزینەوە وەکو باست کرد. بەڵام دەبینین خەڵکی بە ڕۆژەکەی سەرقاڵی کڕی نیشتومەکی زیاد لە پێویست و ڕەنگە کۆمەڵێک لەبەر
هەر ڕاهاتنە و وەروەها ڕەنگە جۆرێک لە کاری ناپەسەند بە پێچوانەوە ئەو دەرفەتەی هەمانە لێرەوە پەیامت بۆ مسلمانان بۆ ڕۆژەوانان ئەم دەشەوەی کۆتایی ڕەمەزان چۆن کاری ناپەسەند هەیە بە پێچوانەیشەوە کاری پەسەند هەیە ئەوەی ماوە لە دەستمان نەچێ چی بکەین مسلمانان چۆن بتوانن ئەم دەشەوە سوود وەربگرن و دوور بن لە کاری ناپەسەند. والله يعني زۆر پێویستە ئێمە ئەم دەشەوە بە هەلێکی گرنگ بزانین وەکو هەندێکیش ئاماژەم پێکرد بەڕاستی ئەو کارانی کەوا هەندێکیمان باس کرد کە کاری ناپەسەند بوون لە ڕەمەزانە ئەنجام ئەدران و کاری پەسەندی ئەم دەڕۆژیش بەڕاستی هەلێکە لە بەردەستمانە با ئێمە لە دەست خۆمانی دەرنەکەین لەبەر ئەوی ئەم چەند ڕۆژە ڕۆژ تازە نایەتەوە کێڵێ مەساڵێک ترەکەینەوە لەیلەتول قەدر و مانگی ڕەمەزان مەگەر خوا خۆی ئەزانێ بەس جا بۆیە ئەم خێرە گەورە لە دەست خۆمان دەرنەکەین بە ڕۆژە ئینسانی مسلمان کە هیلاکە ماندووە هەندێک ئیسرافی زیادە بۆ ڕۆژەکانی ڕەمەزان ینی هەندێک خواردن و هەندێک جلوبەرێک و هەندێک کەلوپەلی ناوماڵ ینی هەندێکانەیە بەڕاستی هەموو ناوماڵەکەی ئەگۆڕێت بەڵای بەڕاستی پێویست ناکات بەو شێوەیە ئیسراف بکەین ئیسراف ئین الله لا يحب المسرفین خوا فەرمێ ئەوانەی کە ئیسرافچین خوای گەورە خۆشی ناوێت بەڕاستی ئەم دەڕۆژش کە ئەم دەشەوەش کە لە بەردەستمان ناماوە ئێمە مسلمان بەرنامەیەکی بۆ دابنین یعنی بەرنامەیەک دابنین کە لەم دەشەوەیە بتوانین هیچ نەبێ جزئی قورئان بخوێنین تایە هیچ نەبێت بتوانین چەندین تەسبیحاتی تیا بکەین بتوانین ماڵە فەقیرێک بەسەر بکەینەوە هەر یەک لە لای خۆمانەوە بتوانین تۆزێ خێر بکەین یعنی هەر ئەم دەشەوە ئەگەر مسلمانی وا بتوانێت مسلمانان داوایان لێکم یعنی ئەم دەشەوە ئەوەی کەوا خوای پەروەردگار پێی داوە دەسەڵاتی هەیە ئەم دەشەوە هەموو شەوێ خێر بکە لەبەرەوە بەڵکوم بەری ئەو شەوی لەیلەتول قەدر بکەوێت کە ئەگەر خێری هەفتا و سێ ساڵ خێری ئەگات بەڕاستی ینی ئەمە فرسەتێکە بۆیە ئەگەر مسلمانان ماڵەکان بەسەرکەنەوە هەوڵ بدەن لەم دەشەوە هەر شەوێک ماڵێک خێری بۆ بن ماڵێکی فەقیر بەسەرکەنەوە و هەر شەوێک خێر و خێرات بکەن و بەشی خەڵکی لێ بدەن بەڕاستی ئەمە کارێکی باشە و بەرنامەیش بۆ ژیانی خۆی دابنێ کە قورئانی تیا بخوێنێ کە زیکری تیا بکە کە عیبادەتی تیا بکە کە شەونێژی تیا ئەنجام بدا کاتەکەی بە فیڕۆ نەدا کاتەکەی بەشتی پڕوپوچەوە سەرف نەکە بەس تەنها داوام وایە لە مسلمانانی بەڕێز کاتەکە لە دەستمان دەرچوو گەڕانەوەی نییە بەی شێوەیە. زۆر باشە مامۆستاگیان زۆر سپاس بۆ مامۆستا ئازاد دەورامی زانایانی سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی خوای گەورە پاداشتی خێرت باتەوە. بەڵێ بینەرانی عەزیز ناوبڕێک وەرەگرین و دێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دۆشاوی تەماتەی دیاری لە ناخی سروشتەوە تەماتە جوان و ئاڵ سروشتەکان کۆ دەکرێنەوە. دەرەنجام لە کارگەیەکی سەردەمیانە و بە پێشکەوتووترین تەکنۆلۆژیا ئۆتۆماتیکی سەردەم بە ڕێژەی خەستی 100 دۆشاوی تەماتەی دیاری بەرهەم ئەهێنرێت. دۆشاوی تەماتەی دیاری ڕەنگێکی جوان و گەش تامێکی خۆش و چێژبەخش. دۆشاوی تەماتەی دیاری شایستەی خوانی هەمووانە لە تام و ڕەنگ و کوالیتی ڕێکابەری دۆشاوە تورکیەکانە. دۆشاوی تەماتەی دیاری با هەمومان سفرە و خوانەکانمان بە دۆشاوی تەماتەی دیاری پڕکەین لە چێژ و لەزەت. دۆڵفین سی باشترینمان بۆ هەڵبژاردن. گەرتەوێت باشترین براندا جیانیەکان دەست بخەیت بۆ خۆت و ئازیزانت. تەنیشان سلێمانی بازاری گەورەی مۆبایل پشت بازاری جیاوازەکە. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازارەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەشهابوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون.
بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بە پێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەمهێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر؟ ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان. بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بووینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز. دەچینە لای بڕگەی پامێران. پامێرمان سامان فەتاح لە هەڵەبجە وەردەگرین. سامان سڵاوی خوا لەبێت و لەکوێی دەمشە و چیمان بۆ دەگوازیتەوە؟ بەڵێ دانیار سڵاوتان لێبێت. سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە ناو بازاڕی وەڵە دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ هاوکارمان سامان گرفتی تێدایە. شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزان بەرەو دەشەوی کۆتایی دەڕۆین. دەشەوی کۆتاییش پێی ناسراوە بە دەشەوی قەدر و وەروەها خێر و ڕێز لێگیراو لەبەرەوەی لەو دەشەوەیە قورئانی پیرۆزدا بەزیوە. هیوادارین موسڵمانان کە شەوان دەچنە دەرەوە لە بری چوونە دەرەوە بتوانن تاعات و عیبادەت بکەن و ئەم دەشەوە بە دەرفەتێکی باش بزانن. گەلێک لە ئێمە لە مرۆڤانە ساڵی پار یاخود ڕەمەزانی ڕابردوو لە ژیان نابوون، بەڵام ئێستا کە بەجێیان هێشتوین بۆیە لێرەوە سڵاو و ڕێز و وەروەها درود بۆ گیانی پاکی هەمووانەی بە ڕێگای ڕاست و مرۆڤایەتی و پەروەردەی جوان تەمەنیان بەڕێکرد ئومێ دەکەین. ئێوەی ئازیز بینەرانی بەڕێز تەندروست باش و ئاسوودە بن. دەرفەت و وەروەها ئەو کاتانەی لە بەردەستانایە سوودی لێ وەربگرن بە خێر و بە سەدەقە و بە کاری چاکە. زۆر باش. شوانە دەگەڕین بۆ لای سامان دووبارە سڵای خوا لەبێت. پێما بوو دەنگی تۆ نەگەشتە لایمە. فەرمووی ئێستا بەردەوام بە. سڵاوتان لێبێ. وەک ئاماژەم پێکرد دانیار کۆتا دەشەوی مانگی ڕەمەزانی پیرۆز بەشێکی زۆر لە دوکانەکانی ناو بازاری هەڵەبجە بە تایبەت قەیسەری هەڵەبجە دەکرێنەوە بۆ ئەوەی کە وڵاتیان ئەوانەی کە بە ڕۆژە ناتوانن پێداویستیەکانیان بەدەست بخەن بە شەوان نەتوانن بێن شەوان تا درەنگانێک نزیکی پارچەی و دوکانەکانی ناو قەیسەری هەڵەبجە و بازاری هەڵەبجە دەکرێنەوە. هەموو پێداویستیەکان یعنی لێرە ئەتوانن کەسێک گاوڵاتیەکە دەتوانێت بەدەستی بخەوە بەشێک لەو دوکانانە ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی کە پێشوازی لە جەژنی ڕەمەزان بکەن و پێداویستیەکان لێرە بخەنە ڕوو بۆ ئەوەی کە هاوڵاتیان بەدەستی بخەن. من ئێستا ئەوەی کە دەبێنێکێکە لەو دوکانانی کە لێرەدا ئامادەکە بۆ ئەوەی کە ماوڵاتیان بۆ نمونە بە شەوان لێرە پێداویستەکانیان بەدەست بخەن. عەزیز نەبێ گەر بێیت ئێرەوە سڵاوت لێبێ ئامادەکاریتان کردووە بۆ جەژن. بەڵێ خەریکی شەڵاوە. يعني يمشى تا لە قسمەتە وڵاتیان يعني بەڵێ تاکەی
دوکانەکرێتەوەتان بۆمای بێتان تقريبا شنو خەڵمانوە ڕاتەوە ئەو ئێستا سعات تقریبا 12 لە مۆلا وردە دوکانەکان داخرێت کاتەکەی تۆزە درەنگە بەڵام شەوان قەرەباڵخە خەڵک پێداویستی شەوان زۆر قەرەباڵێ بەتاکی سعری سعرت لێ بکەم سعری بازار شتومەکەکان چۆنن وڵی بەعام سعر بەرز بۆتەوە هەموو شێگەڕێتەوە بۆ مەسەلەیەم دۆلارە زۆربەی زۆری شتەکان بە دۆلارە کڕێ ئێستا تقریبا ئێستا من چکلێتی عراقیم لایە بە دۆلارێک کڕم یعنی دەسەڵاتی منیش نیە و دەسەڵاتی وێژ نییەکە من لێ یەکڕم دۆلارەکە بەرز بۆت و مەجبوری لێرە سعر بەرزکەیت و بەڵام هەندێک شتێ سعرەکەی ئەوەنە بەرز نەبووە تۆ بڵێ لە مفرەدا سعر بەرز بکەیتەوە بۆ من گران بووە بەڵام لە مفران وایە چۆن پێشوازی لە جەژنەکە تا ڕادی پێشوازی شتەکڕێ ئەم ساڵیش باشە ئەم ساڵیش باش تا ڕادەیە باشە بەڵێ بە گورم و گوڕی شتەکڕن دانیار ئەوەی کە ینی سەرسڵمان بوو ئەم دوکانش لێرە دوکانی سەرتاشخانەیە تاکو ئێستا وەک دەبینن خەڵک بە ڕۆژە لەوە چێ مەجای نەبوو بێت تا ئەم کاتەوە تا لێرە سەر چاکەن و ئامادەکاریەکەن بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز بەڵێ دیارە وڵاتیان بەدە ڕۆژ بە تایبەتی شەوانی شەوی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو کەلتورێکی لێ هاتووە بەشێکی زۆری دوکانەکانی قەیسەری بازاڕی هەڵەبجە دەکرێنەوە وڵاتیان پێداویستەکانیان بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز دەکرێن. کەش و هەوای هەڵەبجەی شەی چۆنە لەوێ باران نەباری لێرە هەوایەکی سارد هەیە گەرمە ساردە بارانباریوە وەزعکە چۆنە؟ لێرە شوانە باران نەباریوە بەڵام کەشوەوە بە شێوەیەکی گشتی فێنکە هەرچەندە ناوە هەور و کەشوەوە گۆڕانی بەسەرادێ بەڵام تاکو ئێستا باران نەباریەوە بەڵام بە شێوەیەکی گشتی هەوایەکی ساردیە گەرم نییە و پێشووتریش من بە دوواداچوونێکم کرد دەربارەی وشکە ساڵی و مەترسی وشکە ساڵی هەیە لە ئێستادا و راپۆرتێکی شیکاریش ئامادە کرد دەربارەی کەمبوونەوەی ڕووباری دەریاچەی سیروان و کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئاوی خواردنەوەی دانیشتوانی هەڵەبجە شوانە کە بەشێک لە گەڕەکەەکانی سی سادخیش پەیوەستن بەو پرۆژە استراتیژی کە لەسەر دەریاچەی سیروان دائەنرێت لەبەرەوە مەترسی هەیە مەترسی دروستبوونی کەماویە لە سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەت لە مانگەکانی 6 و 7. سامان بە شێوازێکی گشتی لێبڕینی موچە و ئەم قەیرانی دارایە کاریگەری هەیە لە بازارە ئەوەی دەبینرێت جموجۆڵی بازار کەس بووە لە چاو ساڵانی ڕابردووە ئەگەر دیقەتی بازار بدەی من لە بازارم زیاتر یعنی ئێمە ئیشوکارەکانمان لە بازار و لەناو خەڵکایە زیاتر جموجۆڵی خەڵگەر هەیە خەڵک ئامادەکاریەکە بۆ ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆز بۆ پێداویستەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز دەکرێت هەرچەندە قەیران بە زۆربەی خەڵکەوە دیارە و کاریگەری لەسەر خەڵک دروست کردووە خەڵک لە ئێستادا بێپارەیە مەعاش بە لێبڕینەوە دابەش دەکرێت کار و کەسابەت و بێکارێکی زۆر لە ناو وڵاتیان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵک ئامادەکاری دەکات و بازارەکان گەرم و گوڕیان پێوە دیارە جموجۆڵیان پێوە دیارە و دوکاندارەکان ئامادەکاری دەکەن پێداویستەکانی خەڵکیان کۆکردوتەوە لە دوکانەکانە خستویان تەڕوو هاوڵاتیانیش بە شەو و بە ڕۆژ زیاتر بە شەو شوانە زیاتر بە شەو سەردانی بازارەکانەکەن و پێداویستەکانیان بەدەستەخەن. زۆر سپاس بۆ هاوکارمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازان دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان بەرنامەی خوانی ڕەمەزان کە خاتون نزان نەسرەدین پێشکەشی دەکات ئەم شەویش دروستکردنی مریشک و زەڵاتەی بۆ ئامادەکردین بە سپۆنسەری کۆمپانیای بلباک پێکەوە بینەری دەبین. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی بلباک. نوشی گیانتان بێ. تەنها هەمیشە بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵم خوای گەورە دەستپەتی پێیان شەوش لە خزمەتانە بم
بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە خواردن خوانیم شۆمان ئامادەکردنی سوپی مریشک لەگەڵ زەڵاتەی میوەیە. وەڵە بەڕێزان پێکاتەکەی ئەوە سنگی مریشمان هەیە. سەرەتا پیازڕۆنم بۆ زەرد کردووە بۆ شێوازە. سنگی مریشکەکە سوورەکەمەوە. پاشان گێزەرم هەیە شعریە و قاچک لەگەڵ هەندێک خوێ. ئەبێت چاوەڕە پێ نەچاوەکو ئەکەنێک مریشکە من سنگی مریشکم بەکارهێناوە. پاشان گێزەرەکە لەبەرەوەی گێزەرەکەش کەمێک ڕق کاتێوێ گێزەر و سنگی مریشکەکەش پێکەوە خەریکە ئامادە ئەبن. ئێستش کەمێک شعریە قاچکەکەشمان بۆ زیاد کرد. تەواوی پێکاتەکانیش سوپەکەمان بەسوودن. هەندێک بەهاراتی مریشکی بۆ زیاد ئەکەین. نوشی گیاتان بێ. تەواوی پێکاتەکە تقریبا کاتێکی زۆر کەم دائنی تا ئەتۆهلەیەکەوە سوور ببنەوە. بەڵێ ئازیزان هەتا ئامادەبوونی سوپەکەمان زەڵاتەیەکیش ئامادەکەین بە میوە. پێکاتی زەڵاتەکەمان پرتەقاڵ، سێو لەگەڵ مۆز ئەوەمە نیشاستەیە بە ناوی شۆربەکەمانەوە زەیتی زەیتونیش. سەرەتا پرتەقاڵەکە دێنم. هەندێکیش لە زەیتی زەیتون بەڵێ خۆشەویستان ئێستا تەواوی مەکانمان تێکەڵ کردووە. ئێستا کەمێک مایانوزمانەیە
بەڵا عزیزان من بەم میوانە کردومەتەوە توانیت میوەی کەی بۆ زیادکە یان بەخواستی خۆ بە هەر میوەیەکی کە ئامادەیە بە بەردەستت ئەتوانیت پێشکەشیکەی بەڵێ بەڕێزان ئێستەیش ئەوە زەڵاتی میوەکەمان ئامادە بووە سەرێکی سوپەکەکەین کەمێک نیشاستیشی بۆ زیاد دەکەم ینی هەمیشە نهێنی ئەو سوپانەی کە خستن ئەوە یان ئاردی بۆ زیاد کراوە یا خود نیشاستی بۆ زیاد کراوە نوشی گیاتان بێ بەڵێ بەڕێزان ئەوە بینن سوپەکەش ئامادە بووە تەواوی پێکاتەکان تاموڕەنگیەکیان گرتووە بەڵێ بەڕێزان وەک بینیتان سوپەکەمان ئامادە بوو زەڵاتی میوەکەشمان ئامادە بوو پێکاتەی سوپی ئەمڕۆمان شعری ئەمریش کە گێزەر و قارچک سەرەتا پیازڕۆنێکمان بۆ زەر کرد کەرەستەکانم لە ناوی سوور کردو ئاوی گەرم بۆ زیاد کرد پاشانیش هەندێک نیشاستە بۆ ئەوەی خەست بێتەوە تۆش ئەگەر ئارزوت نییە لە خواردنی ئەوەی کە نیشاستە بکەیتە ناوی ئاسایی ئەتوانی نیشاستە بەکارنێنیت هەر لە سەراگرێکی هێوەش خۆی خەستە بێتەوە بۆ پێکاتی زەڵاتەکەمان بریتی بوو لە سێ و مۆز و پرتەقاڵ لەگەڵ مایانوس وازێکی زەیتونیشمان بۆ زیاد کرد بوو تۆ بە ئارزی خۆ دەتوانی هەرچ میوەیە کە پێت خۆشە بۆی زیاد بکەیت خۆشحاڵ بووم شەش لە خزمەتانە بووم تاڵقەیەکی تر بە خوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتانەوەدا ئایزانم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە لە بڕگەی پرسیار و وەڵام لەگەڵتانەبین و لە خزمەتانابین چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانی بەڕێزتانەکەین لە بڕگەیەش پرسیارێکی نوێمان بۆ ئێوە ئامادە کردووەمێ دەکەین وەڵامی پرسیارەکە لای بەڕێزتان هەبێت پرسیارەکەشمان ئەمەیە چەند جار وشەی ئەڵڵاه لە قورئانی پیرۆزدا هاتووە چەند جار وشەی ئەڵڵاه لە قورئانی پیرۆزدا هاتووە بەڵازان دەچینە لای یەکەمین پەیوەندی خاتوو دالیا مەوجود لە چەمچەماڵ وەردەگرین خاتوو دالیا سڵای خواتان لەبێت السلام عليكم عليك السلام ورحمة الله خاتوو دالیا زانیاری دەیە بەڵێ دیارە خاتوو دالیا پچڕا خاتوو هێرۆ ئەحمەدمان لەگەڵە لە خۆرماڵەوە سڵاوت لێبێ خاتوو هێرۆ سڵاوت لێبێ خاتوو هێرۆ گوێت لە دەنگی ئێمەیە دەچینە لای پەیوەندیەکی دیکە خاتوو ئاریناس سەباح لە سەی سادق خاتوو ئاریناس سڵای خوا لێبێ سڵاتان لێبێ
عەلەیکە سەلام. باو لە بەڕێزی شت. سڵاتان لەبێت. زۆر سپاس خات و ئارینا. باشی شکر. سلامەت بیاخوا. زۆر سپاس. خات و ئارینا. پرسیارەکەی بڕگەی دووەممان بەم شێوەیە. چەند جار وشەی ئەڵڵا لە قورئانی پیرۆزدا هاتووەتە چەند جار دووبارە بۆتەوە چەند جار هاتووە؟ 1697 زۆر باشە. خات و ئارینا سەباح لە سەی سادقەوە لەگەڵمانە. پەیوەندیەکی دیکە وەردەگرین خەبات مەجید لە هەولێر. سڵای خواتان لێبێ خات و خەبات. السلام عليكم. عليكم السلام. عليكم السلام ورحمة الله. ما عندنا مبرا يعني بريس. زۆر سپاس. وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ بەڵێ. چەنە؟ 2395. 2395. بەڵێ. دڵنیایت؟ ئینشاءڵڵا. تۆزێک بیری لێ ناکەیتەوە دیگۆڕیت؟ خەبات. وەڵاهی وەڵا ئەگەر بەگوێ منەکەی بیگۆڕە. وەڵاهی مادام پرسیارەکەی دووبارە بکەم بێت ئەحمەد. چەند جار وشەی ئەڵڵا لە قورئانی پیرۆزدا هاتووە؟ 2000 بەرەو سەرەوە ئاسانکاری. 2000 بەرەو سەری؟ بەڵێ. وەڵا ئەمن دەزانم 2777 نازانم شتێکی ئەو هەیە. ئێستا چیت بۆ جا وەڵامت بۆ جێگیکەینەوە؟ ئەو وەڵامی وەرە. زۆر باشە. خاتوو. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. لە سلێمانیەوە خاتو شیفا محەممەدمان لەگەڵە سڵای خوات لێبێ. خاتوو سیتا خاتوو سیتا. سڵای خوات لێبێ خاتون. سڵای خوا لە جەنابتان برا خۆشەویستەکانی من. خۆشحاڵ بووم لە دوای ماندووبوونێکی زۆر لە کۆتایی ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز دەنگم ئاوێتەی کەناڵە جوانە هەمیشە زیندۆکەی ناو ماڵەکانمان بوو. زۆر سپاس خوشکی من. زۆر سپاس خات و سیتا سلامت بی. ئەمە جەنابیشتان هەموو ئەجر و پاداشتی لەسەر بێت. خی گەورە خولێمان وەربگرێ ئینشەڵڵا. هاوکارەکانی ترتان کە زۆریان نییە وە خۆشحاڵیش بووم. ئینشاڵڵا بۆ هیوایم پرسیارەکەشم ڕاست. زۆر سپاس خات و سیتا بە ناوێوانیشەوە سپاس دەکەین لە دوعای خێر بێ بەشمان بکەن ئینشەڵڵا سەلامەت من. وەڵامەکە چی بوو؟ 1979 پێشتر وتمان لە 2000 بەرەو سەرەوەی بۆ یاسانکاری بێ بۆتان. ئەوە من پێنسەیشم خستە سەر لە 2005 ناڕاوەستم کە لەمەکەن بە معلوماتی 2500 بەرەو سەرەوە. خاتو شیفا. گیان براکانم. خاتو سیتا پرسیارەکەمان بەم شێوەیە بەس گوێم لێ بگرەوە چەند جار ناوی ئەڵڵا لە قورئانی پیرۆزا دووبارە بۆتەوە بەلایانی کەمەوە من لێرە ئیڵێم زۆرترە لەمە ینی 2500 بەرەو سەرترە. 2000 نا 500 لەسەر 2600 بۆ سەرترەوە. قەدەری خوا سەیری ئەو نەسیبەی من کە وەڵڵاهی باشە من خاتو سیتا ئاسانکاریەکی زۆرت بۆ دەکەم. وەڵامی پرسیارەکەی ئێمە لە نێوان 2700 تا 2800 واتە لەو بینایە. واتە لە 2700 و چەندێک ئاوا بۆ سەرەوە. تا 800 تا 50 باش. ئەوە کاکدانیار 50 تریشی بۆ لابێ. 2000 چەند؟ 2800 بێت. زۆر باشە خاتو سیتا من زانیارێ لە براکانی خۆشەویستم. دنیایەک خۆشحاڵ بووم دنیای سەلامەت بی بەس خاتو سیتا من هینێکی ترەکەم وەڵامەکەت ڕاست نییە دەمەوێت
بەشکم تەوەکەلت عەلە الله ئەم جارە وەڵامەکە ڕاست بێ لە نێوان 2700 بۆ 2750 واتە لەو بینەیە لەو 50 ژمارەیە ئیتر لە یەکەوە بۆ 50 2700 و چەند خات و سیتا ئێستا بەشداربەکانی دیکە لێمان نیگەران دەبن ئەڵێن ئاسانکاریتان زۆر کردووە هێنا بۆ هەمووی ئەم ئاسانکاریە بۆ هەموو بەزانی کەش گویان لێ بێ دەرش دەزانن 2750 زۆر باشە خات و ئەوەی بەرداربووی پێستی هۆت دامنیش وەکو ئەو بڕۆن چۆن بەرداربووی پێستی هۆت منیش وەک ئەوە ڕۆن زۆر باشە خات و سیتا محەممەد سلێمانیەوە باشە خات و سیتا خات و شەیما محەممەد وەردەگرین خات و ستایش مەجید لە سلام علیکم علیکم السلام ورحمة الله باش برانی بەڕێز سپاس خات و ستایش دەستخۆش بەرارەکەتانەکەم خۆشحاڵی چەند جارە بەشداری دەکەم ماشەڵڵا هەمڕۆ پرسیارەکان بەداری ئەو پرسیارە گرانە نازانم باش خات و ستایش کاراسانیمان زۆر کردووە وەڵامی پرسیارەکەمان ڕێزم ئەمڕۆ لە ڕادیۆ کۆمەڵ ئەو پرسیارە کرا بەس گازیان کردم جێویستی وەڵامە ڕاستەکە نەبووم بەس ئاسان کاریەکانیش 2700 و شێشی تێدا بوو 2750 تێدا بوو ئێستا وەڵا ئەو دوو وەڵامە هیچ کامیان نییە بەشکم تۆش لەو بینی هەردووکیانە یەکێک هەڵشتێک هەڵبژێری بەڵێ تۆزێک سەرتر تۆزێک خوارتر 2000 یعنی بەدقیقی هەمووی بڵێم نا یەک ژمارەمان پێ بڵێ لە نێوان 2700 بۆ 2750 بەڵێ 2757 زۆر باشە خات و ستایش لە هەولێر وەڵامەکە باسییان بڕێک ئەوە پیری بکەینەوە وەڵاهی هاوڕکارانی تریش هاوڕیانی تریشمان لەسەر هێڵ زۆر وەستاون ئاسانکاریەکەمان جارێکی تریش مادام یەکەمین جار تا خات و ستایش پەیوەندی دەکەی زۆر ئاسانە من ئێستاکە وەڵامەکەت ئیتر ئەوە ما وەڵامەکەت پێ بڵێم لە نێوان 2700 ڕێک تا 2710 باشە یعنی لەو دەژمارە چەندێکیانە بڵێ 2700 بانەوە بێت باشە خات و ستایش لە هەولێرەوە لەگەڵ مامووی سپاس بۆ پەیوەندیەکەت خات و کەوسەر عەلی لە سەی سادق وەردەگرین سڵاوی خواتان لێبێ خات و کەوسەر سڵاو لە ئێوە دەستخۆشی بەرامەکەتان لێکم زۆر سپاس سلامەتی وەڵامی پرسیار نازانم وا هەستەکەم 2699 بێ بەزی وەڵێن وانە هاتە 2700 وەرگرا 2700 بڕۆ سەرترەوە تۆزێک 2705 زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت سەلامەت کاک یوسف تالب لە چەمچەماڵ وەردەگرین سڵاوی خوا لێبێ کاک یوسف زۆر سپاس کاک یوسف گوێبیستی پرسیارەکە بوویت بەڵێ بەڵێ وەڵامەکەی 2700 و چەند کاک یوسف 720 بەڵێ نانا من ئاسانکاریم کردووە لە نێوان 2700 بۆ 2710 واتە لەو ڕقەمە دەو ژمارەی سەرەتایە یەکێکیانە یعنی لە یەکە 2 3 4 5 6 7 تا 2706 باشە کاک یوسف سپاس بۆ پەیوەندیەکەت خات و ڤیان سالار لە پێنجێن وەردەگرین سڵاوی خوا لێبێ خات و ڤیان عەلەیکوم السەلام ورحمەتوڵڵاه سڵاوی خوش لە تۆ بێت وەڵامی پرسیارەکە 2704 2000 چەند 704 زۆر باشە خات و ڤیان چۆن براکەم ئەتوانێت بەزار با بەشدار بێ زۆر سپاسەکەم دەستخۆش سەلام ئەم کاتە بازاڕێزم زۆر سپاس بەس ناوی بەڕێزت کاک گیانی مناریان سادە وڵات تێ نەگەیشتم من لە ناوەکەت کاگێ ئاگاریانگە
کاگاریان گیان کاگاریان سالار لە پێنجوێنەوە وەڵامی پرسیارەکەی ئەمە لای تۆ چێت تۆش وەکو خاتوو 1970 باشە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەتان لە ساغ بن لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. خاتوو ئامینە قادر لە چوار قورنە سڵای خواتان لێبێت خاتوو ئامینە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. الله يخليك لي اول لقاء كرمنده بەڕێزەکان دەستخۆشبوو بیا بەڕێگەشتەوێن دەکیل وەرگتر زۆر سپاس زۆر خۆشحاڵم دوای دابڕانی بزێحنی زۆر هەورەمدا بوومە لەجیدا الحەمدولله سپاس بۆ خوا مانگی ڕەمەزانیشتان لێ دەکەم. زۆر سپاس خاتوو ئامینە پرسیارەکەم شۆمان وشە ناوی ئەڵڵاه لە قورآنی پیرۆز چەند جار دووبارە بووەتەوە و بۆ کاراسانیش لە سەرووی 2700 تا 2710 لەو نێوەندەیە 2708 چەندێک 2708 2708 زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت سەلامەت بی سپاس دەکەین. خاتوو تکا عومەر لە کەلار وەردەگرین خاتوو تکا سڵای خوارد لێبێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. زۆر سپاس. ئەگەر کەمێک دەنگ بەرزکەیتەوە گوێمان بە دەنگ نییە. ئەگەر ئاسێت نەبێت تایشتە وەڵامی ڕاست هاتووە. جارێکی چی؟ ئەگەر تایشتە وەڵامی ڕاست هاتووە لە وەڵامانی کەوتاوە. وەڵامی ڕاست هاتووە یان نەهاتووە وەڵڵاهی دەبا بڵێن نەوەڵا نەهاتووە. نهاتووە؟ نەوەڵا. ئیتر لەوە کاراسانی تر وەڵا تۆزێکی تر خۆم وەڵامە ئەمەوە ئەگەر وا بێ. 2700 یارمەتی بێگەر. یارمەتیەکە بەم شێوەیە لە 2700 بۆ 2710 نۆیان ود ئەو نەبوو سێیان ود نەبوو شەشیان ود نەبوو وازانم یەکیشیان ود یەک ئیتر چی تەوێت لەوە چەند ژمارەیەک ماوە 2000 زۆر باشە و وەڵامە زۆر باشە و وەڵامە جێگیرەکەین. زۆر سپاس بۆ خاتوو تکا عومەر لە کەلارەوە. دەچینە ڕانیە خاتوو سورەیا فایقمان لەگەڵ سەلام عەلەیکوم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بۆ وەڵامی پرسیارەکە مەڵێم 701 جان 701 2700 زۆر باشە پەیوەندیەکی دیکە کۆتا پەیوەندی ئەم شەو لە بڕگی دووەمان وەردەگرین لە کەلارەوە کاگڕێباز تاریق کاگڕێباز سڵای خوارد لێبێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش براکەم چاکی زۆر سپاس کاگڕێباز. سلامەتی ئەخوا. دوا پەیوەندیە و بەشکم ئینشاءڵڵا وەڵامەکە بزانی زۆر ئاسانکاریمان کردووە. زۆر باشە باش بوو لە کۆتاییە دوان وەڵامەکەیان زانی وەڵامەکە زانی کاگڕێباز. زۆر سپاس بۆ کاگڕێباز فایق وەک کۆتا پەیوەندی ئەم شەو لەگەڵوانەوە بوو لە کەلارەوە. بەڵێ بینەرانی عەزیز بەم شێوەیە پرسیار و وەڵامەکانی بڕگەی ئەم شەومان تەواو بوو لە تیر و پشک لەگەڵمان بمێنەوە بۆی وەڵامی پرسیارەکانیش لەگەڵ پرسیارەکان دەخوێنینەوە وەڵامی پرسیارەکانیشتان بۆ ئاشکرا دەکەین و تیر و پشکیش دەکەین بزانین براوەی ئەم شەومان کام لەو هاوڵاتیە بەڕێزانە بوو کەوا پەیوەندیان پێوە کردین. بەڵازان دیاردەیەکی زۆر جوان و سەرڕاکێژەیە کە دەبینی زۆرێک لە گەنجان لە شەقامەکاندا لە کاتی بەربانکردنەوەدا ئاو و خورما پێشکەش بە ڕۆژەوانان دەکەن کە زۆرێک لە ڕێکخراوەکان و ڕێکخراوانی قوتابیان و گەشەپێدانان لە شەقامەکاندا ئەم کارە ئەنجام دەدەن پێکەوە بینەری ڤیتێک دەبین لەو بارەیەوە.
بۆ ماوەی 8 ساڵ ئەم گەنجانە خۆبەخشانە لەسەر ئەم ڕێگا خێرایی کەرکووک سلێمانی ئاو خورمادەن بۆ ڕێبوارانی کە لە کادا ناگەنەمانەوە ئەمە تا چەند جێگەی سوپاس و دەستخۆشی واللهی جێگای ڕێزن بەڕاستی خۆیان نمونەتان زۆر بێ بەڕاستی جێگای ڕێزن ئەم برادران داوا لە شۆفێرە بەڕێزەکانەکەم پەرەن نەکەن لەو ڕێگایە زۆرگە ئەو برادانە 8 ساڵە ئەوە عیشان و قزمەت بە خەڵکی تەچی و ئەمە تەقەیەگەێنن بەڕاستی جێگای دەستخۆشین زۆر ئەمە تا چەند وا لە سایقەکە کە پەلەپەل نەکا بۆ گەیشتمە ماڵەوە لە ڕووداوی هاتوۆش بە دوور بێ واللهی زۆر پەلەی بۆ چێت داوا لە شۆفێرە بەڕێزەکانەکەم ئەو برادرانە 8 ساڵە خزمەتی ئەو خەڵکاکەن بێ بەرامبەر یا ڕەبی نمونەتان زۆر بێ دەستخۆشیتان لێ یەکەم زۆر ئەمە تا چەند پێویستە خەڵکانی خێرخواز وە کۆمپانیەکان هاوکاریان واللهی تاکو بڵێ خەڵکە پێویستە هاوکاری ئەم برادرانە بکەن بۆیە بەردەوام بن خزمەتی ئەو خەڵکە مسلمانە بکەن بەڕاستی جێگەشان نازین تەچێتان ڕووناکرێتەوە تەچێتان ئاوادانکرێتەوە بەم خزمەتانی جەراتانیەکەن ماوە 8 ساڵ ئەم گەنجانە خۆبەخشانە ئەم پرۆژەیە بەڕێوە بن ئەمە تا چەند جێگەی سوپاس و دەستخۆشیە فەرموو بسم الله الرحمن الرحیم بەڕاستی پرۆژێکی جوانە سیمایکی جوانە بۆ شاری تێکێ خی گەورە پاداشی خێری هەموو ئەو بەڕێزانە باتەوە کە هەمووەکو ئەرگ هەر ساڵن بە ئیشەکە هەمووەکو مادی و هاوکاری پاڵپشتی و سپۆنسەری ئەو پرۆژێن شتێکی زۆر جوان و خی گەورە خوا خێریان بنووسێ خی گەورە پاداشی خێران باتەوە مامەسانە تا چەند وا لە شۆفێرەکە کە چۆنەڵی کە پەلە نەکات بۆ گەیشتن بە ماڵەوە وەتان ڕادێ لە ڕووداوی هاتوۆش بە دوور بێ ئەوەی کە ئاگداری پرۆژەکە بێ بڕان ناکەم پەلە بکات چکە شکر بخوا لێرە بای ئەوەیەنێ کە ڕۆژەکەی پێ بشکێنێ و ئیسراحەتی پێ بکە تا چەند پێویستە خێرخوازان و سەرمایهداران و کۆمپانیەکان هاوکاری ئەم جۆرە پرۆژانە بن لە هەر شوێنێک بێ زۆر پێویستە ئەم پرۆژانە پرۆژەی جوان و باشن هاوکارێکی زۆر باشی ڕۆژوانن بۆی کە ڕۆژەکانیان بشکێنن لەوانەیە گەرم جۆرە پرۆژانە نەبێ پەنا بۆ سورعەت و پەلەپەل و شتی تر برێیان پەنا بۆ دۆزینەوەی مارکێتەوە برێکە شوێن بزری و تاخیربوون بێ بگاتە بۆ شوێنی خۆی بۆ ساڵی یەشتم و بەردەوامی ڕۆژەی لە خزمەتی ڕۆژواندا بەردەوامی هەیە ئەم ساڵیش جیاوازە ساڵانی تر بەگەرم و گورتر پرۆژەکە بەردەوامی هەیە ئێمە لەم پرۆژەیەدا ئاو خورما بەسەر ئەو ڕێبواراندا دابەژین کە بەناو ناحەی تەکەیدا تێبەر دەبێت پرۆژەکەمان لەسەر ڕاستەشەقامی کەرکووک سلێمانی ئەنجام دەدرێت ئێمە لێرەوە سپاس و پێزدانی خۆمان ئاڕاستی سەرجەم سپۆنسەرانی پرۆژەکە دەکەین یەکێک لەوانە کۆمپانیای لایف بۆ دابیکردنی ئاوەکە بۆ سەر جەمانگی ڕەمەزانی پیرۆز و بەشێک لە خورماکە و دەستگای خێرخوازی بەخشین ئەویش دابیکردنی خورماکە بۆ بەشێکی و ئەنجومەنی تەکەی کۆمەڵی دادگەری و بنکەی هاتوچەی تەکێ و خێرخوازان و خۆبەخشان ئێمە لێرەوە بەڵێنی بەردەوامی دووپات دەکەینەوە ئینشاءالله لە ساڵانی داهاتوودا پرۆژەکە بە گەرم و گوردری ئەنجام دەدرێت بەڵایزان دووبارە سڵاوتان لێبێت گەشتینە کۆتایی بەرنامەکە و ئێستاکەش وەڵامی پرسیارەکان بۆی و ئازیز دەخوێنینەوە وەرواتیر و پشێک بۆ و وەڵامە ڕاستانە دەکەین کە هاوڕێ بەڕێزانەی پەیوەندیان پێوە کردین و وەڵامە ڕاستەکەیان زانی. بەڵازان لە پرسیاری بڕگەی یەکەماندا لە کام سوورەتی قورآنی پیرۆزدا ناوی جەنگی بەدر هێنراوە سوورەتی ئالی عیمران. لە پرسیاری دۆماندا چەند جار وشەی ئەڵڵا لە قورآنی پیرۆزدا هاتووە 2700 جار ناوی ئەڵڵا لە قورآنی پیرۆزدا هاتووە کە پێم وابوو دوو کەس وەڵامی ڕاستیان زانی کە چۆنوە بوو لە دووە هەم بەڵێ دانیارگیان شتی هەڵگرە خاتو فاتمە عەلی لە تەکیە. خاتو فاتمە پیرۆزە بە هیوایەوەی کە لە کۆتاییشدا هەرتۆ براوە بیدی ئینشاءڵڵا. بەڵێ بینەرانی عەزیز بە هاوکاری هاوکارانمان لە کۆنتڕۆڵەوە بڕگە و بابەتەکانی ئەم شەوی میهری ڕەمەزانمان پێشکەشکردن مێدەکەین جێگە و سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت و هەروەها خاتو فاتمەشکەوە
ئەم شەو ناوی لە تیر و پشک دەرچوو ئەو ژمارە تەلەفۆنەی کەوا لەسەر شاشەی پەیام دەردەکەوێت بەیانی پەیوەندی پێوە بکات زانیاریە تەواوەکی خۆی بە هاوکارانمان بدات بۆی ناوی بچێتە تیر و پشک بۆ کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنەوە پەیوەندی بکات و ناونیشان و وەروە ناوی تەواو و زانیاریەکانی خۆی بە هاوکارانمان بدات. تاعات و ڕۆژوی هەموو لایەکتان قبول بێت ئینشاڵا بە خوای گەورەتان دەستپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ. Thank you.